پارتی یەکێتی پەکەکە لە معادلەکە نینە. ئاگاتان لێ بۆ جارە فتوای جیهاد لاوازترین فتوا بوو لە تاریخدا. یەکێتی کەوتۆتە جەبهەتی دۆڕا و پارتیش کەوتۆتە جەبهەتی براوە. ئەوهانیە ئیسرائیل نەیهێشت دەقەشی کربچی یەکسەر هاتە مەیدان و شکۆی تورکیایشکە. پارتی دموکراتی کوردستان هەڵەی استراتیجی کردیە کە لە معادلەکە دانیە کە ئەو کاتی سەرکردایەتی کورد خۆی ئامادە کرد و هەندێکیان لەگە حیزبی بەعەس هەندێکیان لەگە ئەوەی تر وایان زانی سنوور دەگۆڕدرێت. قسەی ئیسرائیل ئێستا قسەی ناتۆیە، قسەی جیهانە. سیستەمەکی نوێ هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سیستەمەکە بریتیە لە زاڵبوونی ناتۆ ڕۆژئاوا ئیسرائیل لە 100 ساڵی ڕابردوو ئەوەی لایەنگیری ئەمریکا و ناتۆ و ئیسرائیل کردیە لە بۆ خۆی زۆر سەرکەوتووە. قەندیل عین پرسی قەزەیە. یەک شتە مەزلومە مەزلوم، تەمسیلی قەزێکی حەق دەکات، تەمسیلی قەزێکی حەق دەکات. بەڵام لە لیستی نێودەوڵەتی ناوی لە تیرۆردایە